لە دوای دابەزینی نرخی نەوتەوە زەنگێکی دیکەی مەترسی بۆ پیشەسازی نەوتی هەرێم لێدرا، ئەویش دابەزین و کەمبوونەوەی بڕی یەدەگی نەوتە لە بەشێک لە کێڵگە نەوتەکانی هەرێمدا. ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز لە راپۆرتێکیدا ئاماژەی بەوە داوە کۆمپانیا گەورەکانی بواری نەوت خەریکە هیوا بڕاو دەبن لە هەرێم بەهۆی دابەزینی بڕی یەدەگی نەوتەکەیەوە. ئەوەش قەیرانێکی نوێ بۆ پیشەسازی نەوتی هەرێم دروست دەکات کە لە ئێستادا جگە لە قەیرانی دارایی ڕوبەڕووی جەنگی داعش و قەیرانی سیاسیش بووەتەوە. بەپێی راپۆرتەکە لە مانگی ڕابردوودا پشکەکانی کۆمپانیای گەنەڵ ئینەرجی زیاتر لە 1 لە سەرسەی بەهای خۆیان لە بازاڕی بۆرسەدا لەدەستداوە. دوایەوەی دەرکەوتووە بڕیەدەگی کێڵگەی نەوتی تەقتەق زۆر کەمتر بووە لەو بڕی کە پێشتر پێشبینیان کردبوو. جگە لەوەش تا ئێستا نیوەی یەدەگی نەوتی کێڵگەکە بەرهەم هێنراوە و فرۆشراوە. کۆمپانیای گەنەڵ ئینەرجی لە ساڵی 2011دا بڕی نەوتی یەدەگی کێڵگەی تەقتەقی بە 683 ملیۆن بەرمیل مەزەندە کردبوو، بەڵام لە ئێستادا بۆی دەرکەوتووە یەدەگی نەوتی کێڵگەکە 356 ملیۆن بەرمیلە کە لەو بڕەش تا ئێستا نزیکەی 184 ملیۆن بەرمیلی دەرهێنراوە و فرۆشراوە. بەپێی راپۆرتەکەی ڕۆیتەرز کۆمپانیای ئافرەم PLCش بە تەواوی پاشگەز بووەتەوە لەو خەمڵاندنانەی کە پێی وابوو کێڵگەی نەوتی بەردەڕەش 190 ملیۆن بەرمیل نەوتی یەدەگی تێدا بێت. بەو پێی زیاتر لەوەی پێشتر پێشبینی کردبوو ئاوی لە کێڵگەکەدا دۆزیوەتەوە. هەروەها کۆمپانیای ئۆرێکس پەترۆلیۆمیش کارکردنی لە 2 بیرە نەوتی دەمیرداغدا ڕاگرتووە، چونکە بیرەکان گەیشتون بە ئاو گومانیشیان هەیە کە لە ناوچەکانی تریش ڕوبەڕووی هەمان کێشە ببنەوە. ئەم پێشبینی و خەمڵاندنانە نەرێنیانەش لە سەرجەم کێڵگەکانی هەرێمدا وەک یەک نین. بۆ نمونە کێڵگەی نەوتی شێخان کە کۆمپانیای گەڵف کیستۆن سەرپەرشتی دەکات بڕی یەدەگەکەی لە ساڵی ڕابردوودا 693 ملیۆن بەرمیل زیادی کرد. ئەم پێشهاتە نوێیانەش لە کەرتی وزەی هەرێمدا بەدوای ئەوەدا دێت کە ماوەیەک بەر لە ئێستا ناوبانگی هەرێم وەک یەکێک لە کانگا و ئەمبارە گەورەکانی یەدەکی نەوتی جیهان ئاماژەی بۆ دەکرا. هەر لەسەر ئەو بنەمایش ژمارەیەکی زۆر کۆمپانیای زەبەلاحی جیهانی ڕوویان لە هەرێم کرد بۆ بەرهێنان لە کەرتی وزەدا کە دیارترینیان کۆمپانیای ئیکسۆن مۆبیلی ئەمریکیە کە یەکێکە لە کۆمپانیا زەبەلاحەکانی جیهان. لێکۆڵەرێکی جیۆپۆلیتیکی لە کۆمپانیای ئینەرجی ئەسپێکتس بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕاگەیاندووە کەمبوونەوەی بڕی یەدەگی نەوتی هەرێم ئەو ئومێدانە لەناو دەبات کە لەسەر نەوتی هەرێمی کوردستان هەڵچەندرابوون. هەروەها تۆنی هاوەر بەڕێوەبەری جێبەجێکاری گەنەڵ ئینەرجی کە پێشتریش بەڕێوەبەری کۆمپانیای بریتیش پترۆلیۆم بووە بە ئاژانسەکەی ڕاگەیاندووە دابەزینی بڕی یەدەگی نەوت بۆ ئەوان و بۆ حکوومەتی هەرێمیش مای نیگەرانیە. هەرچەندە یەدەگی نەوتی هەرێم کەمی کردووە، بەڵام تا ئێستا کەمی تێچوونی بەرهەمهێنانی نەوت لە هەرێم هاندەری کۆمپانیاکانە بۆ بەردەوامبوون لە کارەکانیان، چونکە بەپێی هەندێک خەمڵاندن بڕی تێچوونی بەرهەمهێنانی هەر بەرمیلێک نەوت لە هەرێم 20 دۆلارە کە یەکێکە لە کەمترین تێچووی بەرهەمهێنانی نەوت لە ناو وڵاتە بەرهەمهێنەرەکاندا.